من ڕۆژانە هەر خۆم بەم سارێ دێم بۆ ئیشەکەم لە سەعات یەکەوە بۆ سەعات حوتی ئێوارە تر لە دوای بانگ ئەگەمە ماڵەوانێ ڕۆژانە لێرە ئیشەکەم. من ناوم شۆخانە، نزیکەی 8 ساڵ زیاترە لەم کاری نانکردنەیەم. تقریبی 5 ساڵە بێ لەسەر جادە ئیشی خۆم ئەکەم. ڕەمەزانان ناوساجیدا ئەنێم و کاتی تریژ نانم پێەیە، بەڵام بەنسبەت ڕەمەزانی ئیم ساڵەوە حەزم کرد دوی کوردی و مەشکەی کوردیم هەبێ. 2 ساڵە چاوەڕێم هەتا ئەو مەشکەم دەستکەوتووە، ئەویش لە ئێرانەوە بۆیان پیا کردم بۆیان هێنام. ڕۆژانە لە ماڵەوانێ لە شەوانە 3 مەشکە ئەژەنم، دوانیانەکەمە دەبەوە یەکێکیان لەخوای ئەهێڵمەوانێ و ئەهێنمە سەر جادە. ئیتر کە هاتمێرە ئەیانکەمە لایلۆن و دەبەوانێ بۆ مشتریەکانی حازرەکەم کە مەشکەکە تیای نەما ئەنجا دانێکی تر ڕۆکەمە ناوی. دۆکەش قەزوانی تەیەکەم، دۆی کوردیە، ماستی شارباژێر و منتیقەی ئەم دیوالای چۆخماخ و مێوڵاکە. عەلەیکە سەلام، ناخوا بەخێر بێ سەر چاو. زەرفی هەزاریمانێ و 2000ریشمانەیە، سیانی بە هەزارە. لە خزمەتم لە کام دوای دەوێ هەزارەکە لە هەزارەکە دوێت زەرفە دوویەکە لە خزمەتم. وەڵا عەزەت نەبێەوە عەلاگەی خۆت تێکەی مەمنونم. قوربانە بم، یاخوا بەخێر بێ سەرۆ چاوم. من خۆم لە ماڵەوە 6 کەسم، 4 مناڵم هەیە، بەڵام 2 شاگردیشم هەیە، جارجارە لەگەڵ خۆمە ئیژەکەین. نەوەڵا دوکانم پێ بەکرێ ناگیرێت، چونکە کرێ دوکان زۆرە و بۆ من ئەمە باشترێکە مەسرەفی سوکترە سەرجادە. بەس ئەوەی هەبوو پار سیارەکەم زۆر بچووک بوو ئەم چەند ساڵی پێشوو. ئێتر ئەم ساڵ کردم بەم سیارە دووتەنیا، سوپاس بخوا، بەس قەرزارم لەسەری ئیشەڵا بە پشتیوانی خوای گەورە ئەیەمەوانێ. بژێوی ژیانم ڕۆژانە لەسەر ئەم کارەمە. قەسنە درم یەکەم 4 کاتونەژێ ئەمنی ڕۆی حازرێک خوا بەرز بەسەرم بە حازر بەجێن وخوای تەعالی. الله ئەکبەر. السلام عليكم ورحمة الله وبركاته. پێشتر خۆم ئیشی خەیاتیم ئەکرد، ئیتر لە 2015 قەیرانی دارایی زۆر بوو، ئیشەکەش کەم بۆوانێ، وازم لەوە هێنا چوومە مارکێت. مارکێتەکەش ئیشەکەی تقریبی 10 ڕۆژ 11 ڕۆژ ئیشیان پێیام، ئیتر کە شوێنەکەی پاگووەوتی تەلەفۆنی بۆکەینەوە. من جوازم لەوە هێنا چوومە کارگەی نان. تقریبی لە 2016 لە کارگەی نان ئیشم کردووە. ئەمە 5 ساڵیشە ئیشی خۆم ئەکەم لە ماڵەوە. ئیتر ڕۆژانە دێمە سەر جادە. پێشتر سیارێکی ترم پێبوو، بە سیارەکەم زۆر بچووک بوو، لەسەر شۆستەکەش دانیشتم بۆ ناوساجی. بەس بۆ ڕەمەزانی ئیم ساڵ ئەم مەشکێشم حازر کردووە، ماست و دۆ و کەرەی کوردی پێشکەش کڕیارەکانم بکەم. جا من بۆیە ئەم ئیشە ئەەکەم کە کاسبی و کەسابەتی ڕۆژانەی مناڵەکانم دەربێنم. معیشەت قرسە، وەڵا دەرناهێنێ، بەزی تر مەجبورین بەپێی ئیشەکە بیگوزارێنین. وەڵا من لە ماڵەوە خۆم 2 شاگردم هەیە بۆ ئیشی نانەکەم،
بۆ ئێرەش خۆم دێم و مناڵەکانیشم جاروبار دێن بەس ئەگەر مەکتەبیان هەبێ ناتوانن بێن. وەڵایی زۆر پێم خۆشە، من خۆم زۆر هەوڵ ئەم هاندەری ئەو کەسانم کە ئافرەتن و لە ماڵەوەن و توانای ئیشکردنیان هەیە بەڵام ڕێگریان زۆرە. وەڵا کارکردن یعنی ژیان، کەسێک کار نەکا و ئیش و ماعیشەتی خۆی نەخوات ئەسڵەن هەر ژیان زۆر زۆر قورسە لە لای چاوەڕێی دەستی کەسی تر بێت.